لوتکەی نێوان ترامپ لەگەڵ پوتن ئێستا کە لە ئالاسکا بەڕێوە دەچێت میوانێکمان هەیە دەمانەوێت قسەی زیاتر لەگەڵ ئەو بکەین. میوانەکەمان پاڤڵ فیلینگاور شڕۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە مۆسکۆوە لەگەڵماندایە. بەڕێز پاڤڵ شەوتان باش، سوپاستانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. لوتکەی نێوان ترامپ و پوتن ئێستا لە ئالاسکا بەڕێوە دەچێت سەبارەت بە جەنجی ئۆکرانیایە، بەڵام لایەنی سێهەم کە ئۆکرانیایە بەشدار نییە لە ئەم لوتکەیە. ئەمە چی دەگەیەنێت؟ هەردوو سەرۆک ڤلادیمیر پوتن و دۆناڵد ترامپ دەیانەوێ ئەم لوتکەیەکی سەرکەوتوو بێ، ئەنجامی هەبێ. سەرۆکی ئۆکرانیا ئەگەر لەوێ بواە زەحمەتە ئەوەی کە ئەم دوو سەرۆکە ئایانەوێ پێی بگەشتنایە، بۆیە ئەکرێ و هەموو دنیا چاوی لەوەیە کام لوتکەیە سەرکەوتوو بێ. ئەجا بە بێبوونی زلێنسکیش گرنگ نییە لەوێ بێت یاننا، سەرکەوتنەکە گرنگە، چونکە دەبێ ڕێکەوتنێکی زۆر کۆنکریتی بکرێ، بەڵام ئەکرێ سەرکەوتنێکی زۆر باش بێ بەبێ ئۆکرانیاش. باش، بەڕێز پاڤڵ، ئێوە باسی ئەوەتان کرد ڕێکەوتنێکی باش و کۆنکرێتی ئەنجام بدرێ سەبارەت بە ئۆکرانیا، کەواتە ئەم ڕێکەوتنە دەبێ ئۆکرانیاش جێبەجێی بکات. ئەگەر جێبەجێی نەکرد ئەو چی ڕوو دەدات؟ وەکوتم چاوەڕێ دەکرێت کە سەرکەوتوو بێ و ڕێکەوتنێک بێ کە هەمووان پێی قایل بن، وەکوتم، بەڵام ناکرێ شتێک بێ کە تەواو کۆنکرێتی بێ و ئیتر یەکلاکەرەوە بێ. لێرە دواتر قسەی ئۆکرانیا شەبێ وەربگیرێ، قسەی زلێنسکی وەربگیرێ، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئایانەوێ ئەم دوو سەرۆکەوەی کە خۆیان دەیانەوێ بەبێ ئۆکرانیا قسەیەکی لەسەر بکەن، بەڵام ئەوەی لایەنی کردداری پراکتیکی ڕنگدانەوەی لەسەر ئەرزی واقع ئەبێ ئۆکرانیا بەشداری تیا بکە. باش، بەڕێز پاڤڵ، ئێستا ئەم لوتکەیە لە نێوان دوو سوپەر پاوەر، دوو وڵاتی زلهێزی جیهان، رووسیا لەگەڵ ئەمریکا، پێمان ناڵێت کە جیهان بۆتەوە بە دوو جەمسەری و دەبێت هەموو کێشەکانی هەموو جیهان ئەم دوو وڵاتە رووسیا و ئەمریکا چارەسەری بکەن؟ رووسیا یەکێتی سۆڤێت نییە، ئێستا چەکی ئەتۆمی هەیە، بەڵام ڕێکەوتنیشی هەیە، ڕێکەوتنی ئەتۆمی هەیە و زۆر وڵات هاتن هاوکاری ئۆکرانیایان کرد. رووسیا ئەو سوپەر پاوەرە نییە کە باس دەکرێ، ناتوانم من وا بڵێم، بەڵام ئیزعاجی رووسیایان کرد، هاوکاری ئۆکرانیایان کرد، بۆی کە وای لێ هات کە رووسیا تووڕە بێ و بینیمان کە ڕنگدانەوە و کاردانەوەی رووسیا و ڤلادیمیر پوتنمان بینی. ئێستا رووسایەکی جیاوازە و بە دڵنیاییەوە هەردوو لە رووسیا و ئەمریکا دەیانەوێ ببنە یاریزان و بڕیاردەری سەرەکی هەموو جیهان، واتە بڕیاری کۆتایی لەلایەن ئەم دوو وڵاتە سوپەر پاوەرەوە بێ کە ئەوە کەوترێ رووسیاش بگاتەوە ئەو ئاستە وەک هەفتاکان و ئەوانە بڕیار لایەنمان بێت بۆ کۆتایی. زۆر باشە. بەڕێزە پافڵ، من دەمەوێت بزانم ئێستاش ئەو هۆکارانە ماون کە بووە هۆی هەڵگیرسانی جەنجی رووسیا و ئۆکرانیا، یان ئیتر تەواو ئەو هۆکارانە نەمان؟ ئەمە کێشە سەرەکیەکەیە. ئەم لوتکەیەش هەر بۆ ئەمەیە، ئەم لوتکەیە ئینکرج بۆ ئەمەیە کە هێشتا ئەو هۆکارانە کە بوونە هۆی ئەم شەڕە ماون، بۆیە هەر ڕێککەوتنێک کە بکرێ
ڕێککەوتنێکی زۆر با بڵێن دڵخۆشکەر نابێ هەتاوەکو هۆکارەکان لە ناو نەبرێن هەتا هۆکارەکان نەهێڵێن وەک خۆت باست کرد چی بۆ هۆکاری ئەم شەڕە زۆر شت هەیە نەک تەنها لە ناو ئۆکرانیا هەندێک ڕەگ و ڕیشەیەمانە دەگەڕێتەوە بۆ ئەوروپا واتە هەر ڕێککەوتنێکیش بکرێ لە نێوان پوتین و ترامپ بە ئەگەرێکی زۆرەوە زۆرێک لە ئەوروپیەکان قبوڵی ناکەن ئۆکرانیا قبوڵی ناکەن ئاڕاستەی دیکە هەیە سەرڕای ئەوەی کە ئەم دوو سەرۆکە دەیانەوێت کە هاوکاری هەموو لایەک بن باش پرس پاڤڵ بۆ خۆ دەزانی لە دانوستان شتێک دەدەیت شتێک وەردەگری ئەگەر هاتوو ترامپ بە داواکاریەکانی سەرۆک پوتین ڕازی بوو دەبێت لە بەرامبەردا سەرۆک پوتین چی بداتە ترامپ سەرۆکی ئەمریکا بیرۆکەی ئەمریکا ئەوەیە کە رووسیا ڕەزامەند بێ بەوەی کە ئاگربەس ڕابگەیەنێ لەسەر خاکی ئۆکرانیا و لە بەرامبەردا سزاکان لە بوارە جیاوازەکان لە بواری ئاسمانی گەشتی ئاسمانی هاتوچۆی ئاسمانی لە بواری سێکتەرەکانی دیکە ئەم سزایانەی لەسەری هەڵبگیرێ لە بەرامبەری ئەوەی کە ئەگەر ئاگربەست ڕابگەێنێ و سزای دیکەشی بەسەردا دەسەپێنرێ بەڵام بیرۆکەی رووسیا تۆزێ جیاوازترە رووسیا دەیەوێت بابەتی ئۆکرانیا جیا کاتەوە لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا دەیەوێت کە بە شێوەیەکی زۆر باش پەیوەندیەکی باش و ڕێکوپێکی هەبێ لەگەڵ ئەمریکا بەڵام ئەم بابەتە تێکەڵ بە مەلەفی ئۆکرانیا نەکرێ و ئەمریکا نەیەت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ رووسیا ببەستێتەوە بە هەڵوێستی رووسیا و جوڵەی رووسیا لە ئۆکرانیا ئەمە وەک وتم لەوانەیە ڕێککەوتنێک لە ئەنکەرج ئێستا بکرێ ئەم شەو بکرێ بەڵام هێشتا دەیەوێت وڵاتانی دیکەش قسەی خۆی تێدا بکەن بە تایبەتی ئۆکرانیا چونکە ئەوەی کە ئێستا ئەکرێ تێبینی و بۆچوون و دنیابینی ئەم دوو سەرۆکەیە باش بەڕێزە پاڤڵ ئەم پرسیاران لە شرۆڤەکارانی تریشم پرسیوە دەمەوێت لە جەنابیشتان بپرسم بۆچی ئەم لووتکەیە لە ئالاسکا بەڕێوە دەچێت چ پەیامێکی هەیە ئایا ئەمە پەراوێزخستنی ئەوروپا نییە شوێنەکە کە هەڵبژێردراوە لە نەخشە ئەگە سیرکەی ڕوونترە کە با بڵین لە بینی هەردوو لایە نزیکە مانگی هەشتە ئێستا کە گەشتیاریە وەرزی گەشتیاریە لە ئالاسکا شوێنێکی جوانە شوێنێکی خۆشە ئێستا ئەمریکیەکان عادەتە لایەن مانگی هەشت ئەچنە ئالاسکا و لە شوێنی کە لە ئەو هۆتێلی کە کۆبوونەوەکەی تێدا بەڕێوە دەچێت لە ئەنکەرێج لە شاری ئەنکەرێج لە ئالاسکا و بنکەیەکی سەربازی ئەمریکیش لەوەیە کە ئەتوانم بڵێم لە ڕووی ئەمنیەوە زۆر باشە و ڕۆژنامە نووسی ڕووسی لەگەڵ سەرۆک پوتین هاتوون نیگەران بوون لەوەی کە دۆخێکی زۆر تند هەیە واتە ڕێکاری زۆر توندیان گرتوێتە بەر لەوێ و بۆیە شوێنێکی زۆر باش نییە بە ڕاستیەکەی پێت بڵێم ڕۆژنامە نووسان گلەیان هەبوو لە شوێنی مانەوەیان لەو دۆخی کە لەوێ مامەڵیان لەگەڵدا دەکرێت بەڵام ئیتر من پێم وایەوە لە ڕووی جوگرافیەوە ئەکەوێتە نێوان هەردوولا بۆ هەردوولا نزیکە ئەکەوێتە سەر سنووری رووسیا و وەک وتم کە تاکە شوێنە تاکە ویلایەتە کە ئەم دوو وڵاتە سنووریان پێکەوە هەبێ و بەڵام وەک وتم کە ئەگەر هاوین بواە من پێم وایە ئەکەوتە شوێنێکی دی باش بەڕێزە پافڵ سەرۆک ترامپ دەڵێ لەم لووتکەیە باس لە گۆڕینەوەی
خاک دەکەین ئەو باسی خاچی وڵاتێک دەکا کە ئۆکرانیایە خۆ ئەوە مڵکی ئەمریکا نییە ئەمە چ واتایەکی هەیە چ جۆرە گۆڕینەوەی خاک مەبەستێتی ئەمە گۆڕینەوەی خاک ئەمە پەیامنێر و ئەتوانم بڵێم پەیامبەری نوێنەرەکەی ترامپ و ویتکۆف ئەم شتەی داهێنا کە هێنایە مۆسکۆ مسجەی هێنایە مۆسکۆ بۆیە هەندێک ئامادەکاریشی کردووە ویتکۆف بۆی کە ئەم ڕێککەوتنە بکرێ بەڵام ئۆکرانیا ئەم بۆ چوونەی ئەمریکا و ویتکۆفی ڕەت کردەوە و ئەوروپیەکانیش بە هەمان شێوە ئەم بیرۆکەیان ڕەت کردەوە بۆیە ئەمە من پێم وایە سەر بگرێت بەڵام ئەکرێ ئەم لووتکەیە بەسەرکەوتوو ناوی بێنین ئەگەر بێت و تەنها ئاگر بەس ڕابگەێنرێ بۆیە وردەکاری دیکەی بە دووادادێ سەرکەوتنی ئەم لووتکەی ئەنکرێژ لە ئالاسکا من پێم وایە و ئەم دوو سەرۆکەش ئێستا لە قۆناغی یەکەم تا دەیانەوێ یەکەم شت کە ئاگر بەس ڕابگەێنێ بۆیە من پێم وانە بە کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆک ترامپ و پوتن بتوانن ئەم کارە ساتە ئەم شەڕە کە زیاتر لە 3 ساڵە دەستی پێکردووە ڕای بگرن و هەموو ناکۆکی و بیر و بۆچوونە جیاوازەکان لە دنیادا لەسەر ئەم کێشەیە ڕێکخەن بەڵام وەک گوتم ئەرکی ویتکۆف کە پێش ئامادەکاری کرد بۆ ئەم کۆبوونەوە بۆ ئەم لووتکەیە هەنگاوێکی باشی ناوە بابەتی غەزەی مەلەفی غەزە مەلەفی ئەتۆمی ئێران بابەتی شەڕی ئێران بابەتی ڕێککەوتنی لەگەڵ سەرۆک پوتن هەموو ئەم مەلەفانەی لە دەست بوو بەڵام تا ڕادەیەک ڕێخستنی ئەمە سەرکەوتنی زۆر باش زۆر بەڕێز پاڤڵ فیلینگاور شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە مۆسکۆوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ تۆ شەوتان باش.